زیاتر لە 470 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر یەکەم هێرشی ئاسمانی ئەمریکا بۆ سەر داعش. بەڵام بەشێک لە چاودێران هێشتا پرسیار و گومانیان هەیە لەبارەی جددیەتی ئەمریکا و هۆپەیمانان بۆ لەناوبردنی داعش. لەم راپۆرتەدا شیکاری بۆ چەند ژمارەیەک و بەراوردی جەنگەکانی پێشووی ئەمریکا و هاوپەیمانانی دەکەین. لە دووهەمین لێدوانیدا باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هاوپەیمانان زیاتر لە 8,000 هێرشی ئاسمانیان بۆ سەر داعش ئەنجام داوە. ئەو لێدوانەی ئۆباما لە کاتێکدایە لە 12 ئەیلولی 2014دا دەستگای هەواڵگری ناوەندی ئەمریکا CIA ڕایگەیاند ژمارەی چەکدارانی داعش لە نێوان 20 بۆ 31,500 چەکداردایە. هێزی هاوپەیمانان ڕۆژانە بە بەردەوامی ژماری هێرشەکانیان بڵاو دەکاتەوە و ئاماژە بە ئامانجگرتنی ئەو شوێن و پێگانی داعش دەکات کە بردومانیان کردوون. ئەگەر هەر یەک لە هێرشەکانی هاوپەیمانان کە 8,000 هێرش بوون تەنها 4 چەکداری داعشی بە ئامانجگرت بێت، مانای ئەوەیە بەهۆی هێرشەکانەوە 32,000 چەکداری داعش کوژراون، واتە زۆر زیاتر لەو ژمارەیەش کە CIA پێشبینی کردبوو. بەو پێیە بێت دەبێت داعش کۆتایی هاتبێت. پرسیاری بەشێک لە چاودێران لە ئێستادا ئەوەیە ژمارەی چەکدارانی داعش چەندن کە دوای 8,000 هێرش هێشتا چالاکیان بەردەوامە. ئایا پێشبینیەکانی CIA هەڵەبوون یاخود هێرشی هاوپەیمانان وەکو پێویست نەبووە تاوەکو ئەو گروپە تێک بشکێنێت؟ بە بۆچوونی بەشێک لە چاودێرانی نێودەوڵەتی هێرشەکانی هاوپەیمانان بۆ تێکشکاندنی داعش لە ژمارەدا وەکو پێویست نەبوون بە بەراورد بە جەنگەکانی پێشووی ئەمریکا و هاوپەیمانانی. لە هێرشی ئەمریکا و هاوپەیمانان لە جەنگی کەنداودا لە ساڵی 1991 هاوپەیمانان ڕۆژانە نزیکەی 1000 هێرشیان ئەنجام داوە، بەڵام لە جەنگی دژی داعشدا ڕۆژانە نزیکەی 10 بۆ 15 هێرش ئەنجام دراوە. بەو پێیە لە جەنگی کەنداودا هاوپەیمانان لە ماوەی 1 ڕۆژدا هێندەی 3 مانگی جەنگی دژی داعش هێرشیان ئەنجام داوە. لە جەنگی کەنداودا تێچووی ڕۆژانەی جەنگ زیاتر لە 1,400,000 دۆلار بوو، بەڵام لە جەنگی دژی داعشدا ڕۆژانە تەنها نزیکەی 9 ملیۆن دۆلارە. بەو پێیە تێچووی 1 ڕۆژی جەنگی کەنداو دەکاتە تێچووی 5 مانگی جەنگی دژی داعش. بە هەمان شێوە لە جەنگی عێراق لە ساڵی 2003دا ڕۆژانە ئەمریکا و هاوپەیمانان نزیکەی 800 هێرشی ئاسمانیان ئەنجام داوە کە دەکاتە نزیکەی 2 مانگی هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان بۆ سەر داعش. بەشێک لە چاودێران دەڵێن لە جەنگی کەنداودا لە ساڵی 1991 و لە جەنگی عێراق لە ساڵی 2003دا هێزێکی زۆری زەمینی پشتیوانی هێرشی ئاسمانی هاوپەیمانان بوون. بۆیە دەکرێت جەنگی دژی داعش بەراورد بکرێت بە هێرشەکانی ساڵی 2001 ئەمریکا و هاوپەیمانان لە ئەفغانستان کە لە ماوەی 75 ڕۆژدا تالیبان لە دەسەڵات دوورخرایەوە. ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژانە لە ئەفغانستان 86 هێرشیان ئەنجام دەدا، بەڵام لە عێراق و سووریا هاوپەیمانان لە 2 مانگی دەستپێکی هێرشەکانیان بۆ سەر داعش ڕۆژانە نزیکەی 7 هێرشیان ئەنجام داوە. بەهۆی هێرشەکانی ئەمریکا و هاوپەیمانانیەوە تالیبان لە ماوەی 75 ڕۆژدا لە دەسەڵات دوورخرایەوە، بەڵام 470 ڕۆژ بەسەر هێرشەکاندا تێدەپەڕێت و هێشتا داعش خاکێکی زۆری عێراق و سووریای لەژێر کۆنتڕۆڵدایە. پرسیاری چاودێرانی نێودەوڵەتی ئەوەیە ئایا ئەمریکا دەتوانێت بەم شێوەیە داعش تێک بشکێنێت؟ بەشێک لە چاودێران دەپرسن بۆچی ئەمریکا لە شوێنی ئەنجامدانی 8,000 هێرش لە 18 مانگدا ئەو هێرشانە لە ماوەی 4 مانگدا ئەنجام نادات هاوشێوەی جەنگی کەندا و جەنگی 2003 عێراق و جەنگی تالیبان.